هەموو قەلی جۆز ناخوات. حاجی گیان سڵاوە لێ بێ. ئەمە قەلانە کوێین؟ و بەخێر بێ. ئەم قەلانە ئەمە بە حساب هینە ئەمریکیە کەنەدیە. ئەمە قەلی کەنەدیە، ئەمە هەتاوەکو 30 کیلۆ ئەڕوات. من پارەکە هەم بوو هەتا 25 کیلۆم لێ فرۆشتۆ، مەیەکەی هەتا 16 کیلۆ نیوم لێ فرۆشتۆ. سەری چۆنە ئێستا؟ ئێستا ئەمە کیلۆ ئەین بە 10,000 ئێمە. بە 10,000. بەڵێ. بۆ نمونە ئێستا قەلانە چەند کیلۆ دەرەچن؟ ئەم قەلانە تایەتە ڕەنگە 15 دەرچێ 16 دەرچێ. 16 دەرچێ. بەڵێ. بۆ نمونە ئەمە گرانی شەکەوێت. ئێمە لە ماڵەوە بەخێوێکین دای ئەبەستین. یعنی وەکو قەلی خۆماڵی نییە ئارچنگە گەنمی بۆ هەڵەیت و بڕوە. ئەمە ڕۆژی وا هەیە من تقریباً 16 بۆ 7 کیلۆ گەنم و جۆی تێکەڵی ئەدەمێ. چەند دانەوە هەیە؟ ئیم ساڵەکە دەوری 72 دانم هێنا، بەس پارەکە زیاد لە 100 دانەیەکم سەرف کرد. پار. بەڵێ. تا چەندێ خواسی دەسەر ئێستا؟ ئیستر لەم کاتەیە تقریباً تۆزێ بازار خاوە لەبەر ئەوەی تۆزێ بێمەعاشیە و خەڵک وەزعی باش نییە، بەڵام ساڵی ڕابردوو کیلۆی هەتا 12,000 فرۆشتمانە. ئەم ساڵ ئەوەیە جارە سەرمان نەهاتووەوە گران نەبووە. ساڵەکە وەکو پێویست بارانەکەیش نەبوو، بەس ئیشەڵا ئەبارێت. پارەکە زیاتر سارد بوو، بەفر و بارانەکە زیاتر بوو، خۆی هەتاوەکو دنیا سارد بێت خەڵک زیاتر حەزی لە پەلەوەری کوردی و خۆماڵی ئەوانەیە. ئەوانەی کەیکڕن لە سلێمانیەوە یان یاخود خەڵکی ئەم ناوچەیەن بازیان و دەوروبەری؟ وەڵی خیتر لە هەموو لایەکوێن، من لە ماڵەوە ئەیفرۆشم، خەڵکی وایە هەیە لە ماڵەوە دوان سییان بۆ داواتێوێ ئەیبات. دەستە زۆترین کە کڕی بێتی شێ بووە کە چەند دانیشی زۆری کڕی بێ بۆ داوات؟ بۆ داوات کوڕێکی خزمی خۆم خەڵکی چەقش بوو، پارەکە هاو 3 دانم بۆ کێشاوە زانمبایی 650,000 بوو. ئەمە بۆ داواتێ؟ ئەمە بۆ یەک داواتێ. ئیتە تەوان گۆشتی حیوان و کاکسیروانی ناوبوو، خەڵکی کاکسیروانی ناوبوو هەر ڕەفیقی خۆم بوو، هاو 3 دانە ماپی بای 650,000 بوو. تۆشی نێری بۆ سلێمانی خۆ؟ من جاری وایە خۆم ئەی بۆم لە سلێمانی ئەیفرۆشم، دوکانێکی تر هەبوو لەژێر پردەکە کاک حاجی محەمەوی ناو بوو، کۆمپانیایەکی لابوو، کۆمپانیەکە وازان ئەمریکی بوو، بەس گۆشتی ئەمانەیە خۆ. هەفتەی وا هەبوو 50 کیلۆ 60 کیلۆ 70 کیلۆم بۆیە برد. ئەمە سپین ئەمانە، ئەمە فەرقی چێ گۆشتەکەی لەگەڵ قەلی کوردیە؟ ئەو خوایە فەرقەکەی چیە؟ ئیسە گۆشتی قەلی کوردی بەرەڵا ئەکرێ لەو دەشتەیە جیا ئەخوات و ئێوارانیش چنگێ گەنمی بۆ هەڵەدەن، بەڵام ئەم قەلە من لە ماڵەوە زیادی ئێمێ. ئەوەی کە ئەیدەی بە قەلێشی کوردی من بەقەی 4 قەلی کوردی 5 قەلی کوردی خواردنی ئەدەمێ. تایبەتمەندی گۆشتەکەی چیەمە؟ تایبەتمەندی گۆشتەکەی ئەم قەلە هەتا بمێنێتەوە دووک پێیاکە، دوگێکی زەردی جوانی هەیە، لەگەڵ ئەوەیشە گۆشتەکەی ڕەشە وەکو گۆشتی حیوان وایە. تو خۆ قەل بەخێوەکەی بەڵێن ئەبێ قەل گوێزی ساغی بدرێت، ئێمە تا چەند ڕاستە؟ من پارەکە هەم بوو قورشی مەکردەوە، گوێزە بچکۆلەکانم کڕی بوو، ئەم کردە قورجیا ڕێک هەتا ناو ماعیدەی جۆ لێیە، بەس ئیم ساڵەکە ڕاستی نەماوە پێی، هەیشە ئەچێ بەڕووی ئەداتێ، هەیە ئەچێ خورمایەتێ، بەس ئەو قەلانی کە خورمای ئەیتێ گۆشتیان خۆش نییەوە گۆی ئەو قەلەی کە گەنم و جۆی تێکەڵەیەتێ. باش ئەوە گوێزەکە بۆ چییە؟ چی گۆڕانکاری لەسەر؟ گوێزەکە بۆ ئەوەیە کە لە ماعیدەیە ئەمێنێتەوە، ماعیدەی قەل زۆر هینە بەقووەتە، بڕوا بکە جاری وا هەیە نییە ئیسیچانە نازان لە بەرچاوی خۆ ئەو زیخە هەڵەگری ئەیخوات، ماعیدە ئەیتوێنێتەوە، ئەو جۆزە تۆقلی ئەو جۆزە چەند ڕقا ئەیتوێنێتەوە. گۆشتەکەی هیچ فەرقەیە کاتێکە؟ ئەی تەبعاً ئەراوەڵا گۆشتەکەی خۆشترێ بێ گە جۆزی بیتەیە، اینجا دووک پێیاکە، دووگێکی زۆری هەیە، ئەمانە ئیم ساڵەکە من تۆزێ درەنگ هێنام، پارەکە هەم بوو دووگی نییە، ئیتر کەوتبووە بەرهێنی وەکو خەوغەوەی دابەزی بوو. ئەبێت چەندێکی بیتێ بۆ نەسی ڕۆژ ئەیتێ 20 ڕۆژ ئەیتێ چەندێکی ئەیتێ؟ ئەم قەلە ئیسێکیانە من بڵێن ئێوارە بۆیتی یەکەم تقریباً 8 کیلۆ 7 کیلۆنی و ئاها بۆی تێکەم حتاوەکو بەیانی 2 سطڵ ئاوی 8 کیلۆیشی بۆ دانم بەیانی کە ئەچم بە حاڵ یەک تۆز ئاو لە ژێرەکەی ئەما و کۆلەکانی شیانی یەک دەنگدانی تیانەماوە. مەبەستم جۆزەکە بوو ماوەی چەند ئەیتێ؟ جۆزەکە ئیسا خۆی قەل هەیە، قەلا هەیە فێرە بێ کە بۆ دانا خۆی قوتەیە، حیشە ئەبێ فێری کەیت، هەموو قەلی جۆز ناخوات.